بینەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ لە سنتەری شاری کەرکووک پێشکەش دەکرێت. بەو پێی ئەمڕۆ لە شاری کەرکووک ڕووداوێکی گرنگ لە مێژووی ئەو شارەدا ڕوویدا. ئەویش ئەوە بوو دوای ئەوەی لەلایەن پارێزگاری کەرکووکەوە پێشنیازێک خرایە بەردەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە سەرجەمدام و دەستگا شەرعیەکانی پارێزگای کەرکووک. ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە زۆرینەی دەنگ کە زۆرینەیان لە پێکاتەی کورد پێکات بوون بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە تەک ئاڵای عێراق پەسەند کرا. کاردانەوەی نێوەخۆیی دەرەکی لە کاتێکدا بەشێک لە پێکاتەکانی تورکمان، بەشێک لە پێکاتەکانی عەرەب، بەغدا، ئەنقەرە و تارانیش هەڵوێستیان سەبارەت بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان چی دەبێت لە کاتێکدا قسەیەکی زۆر هەیە لەسەرەوەی تاوەکو ئێستا شوناسی پارێزگای کەرکووک دیاری نەکراوە و کەرکووک تاوەکو ئێستاژ وەکو ناوچەیەکی کێشە لەسەر لە نێوان هەولێر و بەغدا بە گرفتی ماوەتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە میوانداری هەرێکە لە بەڕێزان ئەحمەد عەسکەری لە دەستەی سەرۆکایەتی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک میوانداریمان کردووە. هەروەها محەممەد کەمال ئەویش کە لە دەستەی سەرۆکایەتی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەویش میوانمانە. هەروەها پێمان باش بووە ڕای بەرپرسانی پێشمەرگەش وەگرین بەو پێی کە پێشمەرگەش لە سنووری پارێزگای کەرکووک لە ماوەی ڕابردوودا ڕۆلی باشی بینیوە لە شەڕی داعش و توانیوێتی بەرگری لە پارێزگای کەرکووک بکە. میوانداری هێمن حەسەن جێگری فەرماندەی لیوایەکی وەزارەتی پێشمەرگەمان کردووە. بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم. پێم باشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بەڕێز ئەحمەد عەسکەری، بۆچی ئەو بڕیارەتاندا؟ یعنی لە کاتێکدا تاوەکو ئێستا وەکو دەگوترێت شوناسی کەرکووک یەکلایی نەکراوەتەوە. پێشی ڕێگەم پێ بدە من پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستانەکەم خەڵکی بەتایبەتی کە سوکاری سەربەزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکانی سەنگەر کەمڕۆکان بوو بڕیارە درراوە دەبواە زووتر بدرایە، دەبواە لەگەڵ دەستوری عێراقەوە بڕیارە بدرایە. چونکەم ناوچانە ناوچەیەکی جێناکۆکە بە پێی دەستور بەپی مادەی 140 دەستور کە جێگە و ڕێگەی بۆ داناوە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ئیتیحادیایە ئەوایە هەردوو دەساڵەتەکەی لێک کاتە تیابواە و ئەو ئاڵایش دەبواە ئەو ساڵکرایە. بەڵام بەداخەوە دوا خرا بۆ ئێستا ڕەنگە کۆمەڵی هۆکار بووە کە ڕەنگە لێرەیە بەرنامەکە ڕێگەی ئەوە نەدا هۆکارەکان باسکەین بۆچی دواخراوە تا گەیوەتە ئێستاش لەسەر داوای کۆمەڵانی خەڵکی کەرکووک خەڵکی کوردستان و جێبەجێکردنی مادەی 140 دەستوری و داوایەکی پارێزگا ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ماوەی 14 ڕۆژە مەسلەی تاوتۆ کرد لەگەڵ هەموو پێکاتەکانی کەرکووکە. بەداخەوە ئەو لایەنانەی کە لێ نانگامان لێ نەبووە 14 ڕۆژە ئەو ڕقیان لە بەردەسایە تاوتوێیەکەن ئاخر ڕۆژی کە دوێنێ بووە لە دوو کۆتایی دەوامان ڕێی خۆیان لەسەر دەربڕیوە کە نایان بەشداریکەن. باشتر وا بوو بەهاتنایە لە ناو دانیشتەکەیە لەوێ مناقەشەشیان بکردایە ڕێی پێچەوانی خۆشیان بدایە ئەو ساکە دەنجیان نەدایە شتێکی احتیادیە بوو بڵان نەک مقاتعی بکەن و بەبێ ئەوەی هیچ نەوعە مەبەررێک لە ناو کۆڵی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کوردات دەربڕن ئەو کۆبوونەوەیان بایکۆت کرد و نات ناو کۆبوونەوەەوە. من دەمەوێت شتێشکەش بۆ ڕاستکەمەوە ببوورە تەنها کورد نەبووە لە چونکەمە لە لەسی برایەتی کەرکووک ئەوانەی کە لە هۆڵەکەیا بوون لە برایانی عەرەب و کلد و ئاشور و تورکمان 6 کەسی کەمان لەگەڵاوە. دارە من باسم لەوە کرد کە ئەوەی کە بڕیارەکەی پەسەند کردووە زۆرینە ئەوانشمان لەگەڵا بە لەگەڵمان دەنجانداوە. باش کێشەمان لەسەر ئەوە نییە کە ئەوانەی لە لیستی برایەتین چونکە زۆر زاربازدەوە دەکرێت ئەوانەی کە لە نێو لیستی برایەتین لە بۆچوونەکانی کوردەوە نزیک بەس عەرەبن و تورکمان و کلد و ئاشور. زۆر باشە. بڕیارەکە خوێندنەوەی باشی لەسەر کراوە. پێتان وایە بڕیارێکە ینی دەرەنجامەکەی پێچەوانەی خواستەکانی کورد پێمان وایە بڕیارێکی زۆر باشە و دراسە شکر خۆشمان حاضر کردووە بۆ دوای ئەو بڕیارە. چۆن؟ یعنی هەر ئەگەرێکێکی نەخوازراواتە پێشێ بتوانین ڕوبەڕووی بینەوە و ئێمە هەنگاوەکانمان لەمە دووە هەنگاوێکە بێ بۆ جێبەجێکردنی مادەی 140 چونکە دوای ئەوە ئێمە 12 ساڵ تێپەڕی لەسەر ئەو دەرچوونی مادەی 140
جێبەجێ نەکردنی یا کەم تەرخەمی بەغدا بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە خەڵکی کەرکووک عقیوایە خۆی بڕیار بەخۆی بدا بڕیارەکەش ئەوەیە کە ئێمە چاوەڕێ نەکەینی چی تر داوا بکەین استیفتا بکرێ ئێمەش حەقمان هەیە کۆمەڵێ جێگە و ڕێگەی یاساییمان هەیە گرینە بەر کە بتوانینەوەی استیفتایە بکەین و دوا ڕۆژی کەرکووک ڕوون باش تۆ باز دەوە دەکەی خەڵکی کەرکووک بەڵام ئەوەی بینیمان خەڵکی کەرکووک بەڵام ئەوەی بینیمان ینی زۆری نەکورد بوون بەشێک لەوانش کە تۆ باسی لەوە دەکەی تورکمان و عەرەبیش زۆرینەی ئەنجومەنی کەرکووک بوو بەڵام ئێستا لە بەغدا بەڵێ پەرلەمانتارانی عەرەبی سونە پەرلەمانتارانی عەرەبی شیعە پەرلەمانتارانی تورکمان ناڕەزایی هەیە ناڕزایی جیاوازە ناڕزایی لەگەڵ مافا جیاوازە باشە ئەوان ناڕزا بوو لەسەر جێبەجێکردنی مادەی 140 12 ساڵە ناڕازی لەسەری ئێمە خەڵکی کورد کە خاوەنی مافەکەین ئەبێ وسکوت بین و هەتایە ئێمە چاوەڕێ بکەین ئەوان ناڕازی بن یا ئەبێ ئێمە داوای مافەکانی خۆمان بکەین بۆ ئێمە مافی خۆمان بین بڕیاری لێ بدەین چکە حەقی خۆمانە لەم کاتەیە لە عێراقیشی دیموکراتیا لە وڵاتێکی کێسا مافی مرۆڤی بە حسابتیا ئەلان کراوە لە جارنامەی مافی مرۆڤ لە دنیای هەیە لە قوربانیشی زۆرمان داوە هەزارانی وەکو ئەو برایی کە لە سنگەرەکانی پێشمەرگەیە شەڕی داعشان کردو دنیا شانازیان پێواکە ئێمە شانازیان پێوە بکەین خوێنێکی زۆرمان داوە بۆ پاراستنی وەزی ئەم شارە حەقی خۆشمانە بڕیار لە چاشی بدەین. بەڕێز محەممەد کەمال دێمە لای تۆ پەسەندکردنی بڕیارەکە بمانێ و نەمانەوێ لەسەر ئاستی جەماوەری کاردانەوەی زۆری هەبووە و کوردیش تەنانەت لە هەر چوار پارچەی کوردستان بە گەرمیەوە پێشوازی لەم هەنگاوە کردووە بەڵام ئایا بەڕاست یعنی پەسەندکردنی بڕیارێک بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکان ئەوەندە گرینگە لە کاتێکدا خۆ پێشتریش یعنی لە پارێزگای کەرکووک ڕاستە لەسەر دامەزراوە فەرمیەکان نەبووە بەڵام ئاڵای کوردستان لە کەرکووک درەوشاوەتەوە و ینی لە هەموو شوێنێکدا هەبووە ئەمە ئەوە دەهێنێ دڵی بەغدا بڕەنجێنی دڵی وڵاتانی دراوسێ بڕەنجێنی دری پێکاتەکان لە نێو شاری کەرکووک بڕەنجێنی بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان پێشەکی سپاس بۆیەوە بۆ بینەرانی بەڕێز و پیرۆزبایش لە خەڵکی کوردستان بەگشتی و پێشمەرگە قارەمانەکان بە تایبەتی ئەلبەتە مەوزوعی ئەوەی کە ئەمە پێشتر هەبووە ئەم ئاڵایە لە کەرکووکیان نەبووە ئەمە گرنگی هەڵدانی ئەم ئاڵایە ئەگەڕێتەوە بۆ مەحرومیەتی نەتەوەی کورد و مەحرومیەتی کوردستانیان لە هەموو شتێکە مەحروم کراون تۆگەر بیت و کاردانەوە خراپەکانی لە بەغا قیاس بکەیت و بیت لەسەر ئەو کاردانەوانە و تەسریحاتی با بڵین ئەندام پەرلەمانی سونە یا شیعە یا برا تورکمانەکان یا خەڵکێکی تر یا دووەلی ئیقلیم ئەلبەتە ئەم مەوزوعە من ئەو ڕۆژەش لەگەڵ تەلەڤیزیۆنی نەبە ئەو قسەیەم کرد وتم وەختێک دێتە سەر جێبەجێکردنی مادەی 140 شەڕی داعشش نەبوو لە 2005 دەستوری قرار کراوە لە سیویەکی 2007 کۆتایی پێدێتە بێ مادەی 140 جێبەجێ بکرێت باشە جێبەجێ نەکراوە بۆ کاتی نییە من نازانم کەی کاتی جێبەجێکردنی مادەی 140 باشە 12 ساڵە جێبەجێ نەکراوە و هەر کاتی نییە ئیران کە کەواتەکە قەت کاتیدایە مەحرومیەتی ئیجازە بدە بە استحقاقاتی کەرکووک لە هەموو ڕوویەکەوە یعنی ئەمەی مەوزوعی وەزارەتەکان و بێن لە خوارەوە تەمسیل بکرێن و نیزامی لامەرکەزی تەطبیق بکرێ لە هەموو محافەزات کراوە تەنها لە کەرکووک نەکراوە کەرکووک لە 946 مەسفایەکی لە ناو شەریکەی نەوت بۆ دامەزراوە لە ئستیعابی 50,000 بەرمیلە هەر ئەو مەسفایە ڕەنگە وەسایلی یەدەگی لە سۆماڵ ئەگەر ئیجازە بدە ئەمە ئێمە ئەگەڕێتەوە بۆ مەحرومیەتی خەڵکی کەرکووک لە هەموو استحقاقەکانی وەختێک کەرکووک پایتەختی شارە زور بووە تاوەکو 1970 لە کەرکووکەوە مشرفی تەربەوی ڕۆیشتووە لە سلێمانی و لە کۆیە و لە شارە زور مەکتەبەکانی تەفتیش کردووە لێرەوە هەنگاوی ناوەکەواتەمە ئێرە کوردستانە ئیدەن لەم کوردستانیەتە مەحروم بووە ئێستا ئێمە هاتوین کە بڕیارمان لەسەر هەڵکردنی ئەم ئاڵایە داوە ئەمە خۆی
بۆیە خەڵکی کەرکووک و چوار پارچەی کوردستانش پێی دڵخۆشن چونکە جزئێک لە مەحرومیەتیان و جزئێکش لە تۆ ئیستیحقاقیان. باز لە ئیستحقاق دەکەی دەڵێ ماوەکی زۆرە بەغدا مافی خەڵکی کەرکووکی نەداوە ئەو ئیستحقاقی کە هەیە بەغدا بە کەرکووکی نەداوە. بەو دۆخی کە ئێستا هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێ قەیرانی ئابووری هەیە کۆمەڵک گرفت هەیە گرفتی سیاسیش هەیە پێتان وایە بڕیارێکی لەم شێوەیە لە خزمەتی هەرێمی کوردستان و چارەنووسی کەرکووک دەبێ ئێوە کە دەڵێن بەغدا ئیستحقاقی بە کەرکووک نەدا پێتان وایە بەو ئابوورێکی ئێستا هەرێم هەیەی دەتوانێت ئەو ئیستحقاقا بە پارێزگای کەرکووک بدات چونکە ئێوە ما بە هەرێمی کوردستان دەدەن کە ئاڵاکەی بەرز بێتەوە لە مەودووە خەمی کەرکووکیەکان بەشێکی خەمی حکوومەتی هەرێمی چۆنە تۆگەر بیر لەوە بکەیتەوە حکوومەتی عێراق بێت خوبەیەکی سیاسی و عقوبەیەکی جەماعی خەڵکی کەرکووک بدات من تەسەور ناکەم حکوومەتی عێراقی ئەوەندە با بڵین کورتبین بیر بکاتەوە و تعامل لەگەڵ ئەم کەیسەیە بەو شێوەیە تعامل کات من تەسەور ناکەم مەڵان لەو لە حاڵەتێکا گەر هاتە سەرەوەی هەنگاوی وا بنێت خۆ ئەمەش کاردانەوەی ئەبێت کەرکووک لە 1920ەوە هەموو عێراقی تەمویل کردووە بەنەوت هەموو عێراق موچەی عێراق لەسەر نەوتی کەرکووک بووە لە هیچ کوێی عێراق نەوت نەدۆزراوەتەوە لە 1920 ئەوە ئاگرەکە لە منەوە دیارە لە باوە گوڕگوڕ لەوێوە نەوت دەرچووە بۆیە من تەسەور ناکەم حکوومەتی عێراق هەنگاوی وابنیە چونکە هەنگاوی وابنێت بەرامبەر بەوە کاردانەوەیە بێ من تەسەورەکەم کارتەکانی دەستی ئێمە لەوە زۆرەوە حیسابی باشی ئەوەتان کردووە کە ینی قسەی زۆر لەسەر ئەوەیە موچەی فەرمانبەران لە پارێزگای کەرکووک لەلایەن حکوومەتی بەغداوە ببردرێ ئایا حیسابی ئەوەتان کردووە لە بری ئەوە بەدیلتان چییە؟ بەدیلمان هەیە بەڵێ بەدیلمان هەیە بەڵێ بە چ شێوەیەکە و بەدیلە بەدیلەکەی هەرێم دابینی دەکا ئێوە بۆ خۆتان نەوتی کەرکووک ئێمە نەوتی کەرکووکمان لە بەردەسە غازی کەرکووکمان لە بەردەسە کارەبامان لە بەردەسە ئاوی کەرکووکمان لە بەردەسە کە ئەمانە هەمووی بەدەستی ئێمەوەیە چۆن من تەسەور ناکەم حکوومەتی عێراق هەنگاوی وابنێت چونکە ئەوەی ئەلفبای سیاست بزانێت و ئەلفبای اقتصاد بزانێت من تەسەور ناکەم دوایی ئەمە قابل قبول نییە تۆ عقوبەیەکی جەماعی بدەی لەو فەرەزنا ئەگەر تۆ هەنگاوەکەی ئێمە بە هەر شێوەیەک لێکدانەوەی بۆ بکرێ لەلایەن بەغا و لەلایەن مەجلیسی ئەنجومەنی نوێنەران و لەلایەن محکەمەی اتحادیەوە بەڵام خەڵکی کەرکووک چۆن بەو شێوەیە عقوبەی جەماعیە درێت زۆر باشە بەڕەسێ من دەمەوێت ڕای تۆ وەگرم سەبارەت بە ناڕەزایی بەشێک لە پێکاتەکانی تورکمان و بەشێک لە پێکاتەکانی عەرەب بە وەکو بەڕێز ئەحمەد عەسکەری باسی لێوە کرد ئێمە ناتوانین بڵێن هەموو پێکاتی عەرەب هەموو پێکاتی تورکمان ناڕازین بەڵام دیارە بەشێکیان ناڕازین ئێوە وەکو پێشمەرگە کە لە شەڕی داعشدا بە پێی زانیاریەکانی ئێمە ئەگەر هەڵە نەبم تەنیا پێشمەرگە بۆ بەرگریکردن لە پارێزگای کەرکووک زیاتر لە 1000 قوربانی داوە ناڕەزایی ئەو پێکاتانە ئێوە چۆنی دەخوێننەوە پێشەکی بە ناوی خی گەورە میهرەبان سڵاو بۆ ڕوحی هەموو شەیدانی کوردستان هەر لە شنگالەوە تا ئەگاتە خانەقین و شوێنە دابڕاوەکانی تی کوردستان بۆ پیرۆزبایی لە خەڵکی کەرکووکی شەکەم بە بۆنەی هەڵکردنی ئاڵای کوردستان کە هەمومان تەمەنای ئەومانە کرد ڕۆژێک ئەم ئاڵایە لە کەرکووکە بە ڕەسمی هەڵبدرێ کە وەکو ئەنجومەنی کەرکووک خۆیان توانیان دەنگیان لەسەردا دەبواە زووتریش وایە و دەستخۆشی لەوانی شەکەین ئیشەڵا پاراستنی ئەو ئاڵایە بە خوێن و بە دڵ و بە سیاسەتیش لەسەر ئێوە لەسەر ئەوانە و بە خوێن و بە ڕۆحیش ئیشەڵا لەسەر ئێمە بێ وەکو خۆتان ئەزانن کە و بینراوە و بیستراوە و خەڵکی کەرکووکیش بینیوێتی بە هەموو تائیفەکانەوە ئەگەر تورکمان بێ ئەگەر کورد بێ ئەگەر عەرەب بێ لە ساڵی 2012 کە پێش دەستپێکی شەڕی داعش کە گەیشتە بڵێن منتقەی تکریت و مووسڵ و حەویجە و ئیتر نزیکەوە بوو لە کەرکووک ئەو هێزە عێراقیی کە لە کەرکووکدا بوو بەرگەی تاقێکی نەگرت کەرکووکی چۆڵ کرد کەرکووکی هێشتەوە بۆ ئەوەی داعش بێت بیگرێت
بەبێ ئەوەی فیشەکێکی تابتەقێ تەنها پێشمەرگە بوو و خەڵکی کەرکووکیش کە خۆیان کردە قەڵغان لەگەڵ پێشمەرگەیە بۆ پاراستنی شاری کەرکووک. یعنی ئەگەر تۆ ملاحەزە بکەی چەند شەهیدی پێشمەرگەمان هەیە جەماوەری کەرکووک و خەڵکی کەرکووکیش بە تایبەت نەتەوەی کورد خوێنی خۆیان بەخش کرد بەبێ ئەوەی موچیان هەبێ بەبێ ئەوەی هیچ هاوکاریەکیان هەبێ لە پاراستنی شارەکەی خۆیانە. حاڵ ینی هێزە عێراقیەکان ڕۆڵێکی وایەن ئەگەر وایە ینی هەرچەندە واشە بەڵام ئەگەر بەم شێوەیە بۆچی پێکاتەی عەرەب پێکاتەی تورکمان ینی بەشێک لەو پێکاتانە پێشوازی لە بەرزکردنەوەی ئاڵایەک ناکەن کە وەکو گوتم هزار شەهیدی لە پێناو خوێنی ڕشت. جا ئەگەر جەنابەت ملاحەزەیەکی تریش بۆ ئیزافەکردن بە لە چەند مانگێک ئەو حرەکەی داعش بوو لە ناو کەرکووکان نزیکەی دزەیان کرد و هاتنە ناو شاری کەرکووک و لە ئەو شەوەی کە دەستیان پێکرد بەو عملیەیە تەنها کە هێزەکانی پێشمەرگە زۆربەی لە عملیی مووسڵا بوون ئەو هێزانەی کەرکووکیش هەندێکیان چوو بوون بۆ ئەوەیە کە خۆمانیش لێە بووین یەکێک بووین لەو هێزانە لە محوەری باشێک بەشدار بووین لەگەڵ حرەکەی دەستپێکردنی ناو کەرکووک و داعش هێزی بەرگری یەکەم ئەو هێڵی بەرگری یەکەم جەماوەری کەرکووک بوو دەستی کرد بە بەرگریکردن لە دەتوێ بڵێ دەبێ خەڵکی کەرکووکی بەڵێ خەڵکە کوردەکەی کەرکووک بوو کە خوێنی ڕشت هێزی پێشمەرگەش کە لەگەڵیانە هاتن شان بەشانی یەکتر کەرکووکیان پاک کردەوە دووبارە لە داعش. ئەگەر ئێمە ببینین لەوانەیە بڵێن نەک ببینین چەند گەڕەکێک لە ماوەیەکی کەمە کە نەتەوەکانی تری تێدا بوو خۆیدا بەدەستەوە بەڵام هێزی پێشمەرگە توانی بیپارێزێ و نەتەوەکانی تریش کە لێرەن لە سایەی پێشمەرگە و خوێنی پێشمەرگە و کوردی خەڵکی کەرکووکەوە توانیویانە ئەم شارە بپارێزن. ئەوان ئەتوانم بڵێم لەوانەیە هەندێکیان هاوکار بوونە هەندێکیان هەر بزەبت ئەو خوێندنەوەی جەنابەت لەسەر ڕووداوەکە دەکەم بە پرسیار بۆ بەڕێز ئەحمەد عەسکەری لە کاتێکدا پێشمەرگە کەرکووکی پاراست و پێکاتەی کورد ڕۆلی هەبوو لە پاراستنی ئەو شارە ئەوە ماف بە کوردەدا بەبێ گفتوگۆ بەبێ ئەوەی قەنەعات بە پێکاتەکانی دیکە بکە بەرەی ناڕەزایی بکە بڕیارێک بە زۆری نەپەسەند بکە لە کاتێکدا ینی کورد بۆ خۆی ئەم جۆرە سیاسەتی زۆرینە و کەمینە لە بەغدا قبول ناکەوە ڕەتی دەکاتەوە. بێگومان ئەو لایەنانەی کە بڵێن ناکۆکن یا ناڕازین بێ بزانین بۆچی ناڕازین ینی ئەوە زۆر گرنگە لە نەتیجەی دانووسانەکان لەگەڵیانە لەگە کاک محەممەد مێژوێکی زۆرمان هەیە ئەوان دەڵێن بەپێی دەستور نییە بەڵێ خت بەپێی دەستور نییە بەڵگیان نیە بەپێی دەستور نیە دەڵێ ئەوەتە بەستور دەستوریان باش دەڵێت دژی مادەی 140 باشە و بەپێی ئەو یاسای مادەی 23 باسەکەن بڵێ یەکیان باسی 36ەکە کە دێتە سەر ئەوەی کە ئەگەر لە ساڵحی کەرکووک بێ مادەی 36 ئەڵێن ئەنجومەنی پارێزگای کەرکووک شمل ناکە کە دێتەوە گەل خاڵشی تا بێت دژبێ ئەڵێن شملەکە ئەمڕۆکە لە ساعت حەدیسی ئەو قسەم جۆ لێ بوو تەمەەن جوابیشمدایەوە ئەگەر بێتە سەر وەزئی کەرکووک ئەوانەی کە ناڕازین شێن ئەوێ ئەوە زۆر باش بزانانی ئێمە لەگە کاک محەممەدا مێژوێشی دوورودێژمان هەیە لە دانووسان لەگەڵ ئەو لایەنانەیە زۆر جار هەبووە دژی میلەتەکەی خۆیان دەنجانداوە بۆ کۆمەڵی قەزایە کە مەسلحەتیان بۆ بەڵێن لەبەر ئەوەی ئەجندایەکی دەرێکی ئەمری پێکردوون ئامادە نەبوون ئەو کەسە ئەو دەستکەوتە دەستنەتەوەی یا ئەو پێکاتەی بکەن کە خۆیان تەمسیلەکەن لەبەرچی هەندێکیان بەرژەوەندی کەسایەتیان هەبوو بۆ مەسەلەی انتخابی بۆ هەندێک خۆ دەرخستن بۆ هەر شتێکی ناوەنەی هەندێکیان بەدەست خۆیان نەبوو بڕیارەکان چووکە چەندان جار تەوقیعمان لایە بۆ مەبەستێک تەوقیعان لەگەڵ کردوین لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک و خۆیان بووە بەڵام دوایی پەشیمان بوو هەموویان بەیەکەوە جاری کەژوا بوون هەرەوە نەبووە کە هێزی پێشمەرگە هات عینەن هەڵوێستیانە بوو کاری پێشمەرگە هاتە ناو ئەم شارەوە نەک ئەوەی کە بۆ داعش برێن پێشتر کە لەگەڵ فرقەی دوانزەیە هێزی پێشمەرگە هەر لیوای یەک بوو لەگەڵ هێزی پێشمەرگەیە لەگەڵ فرقەی دوانزەیە گرفتێکەوتە بینیانەوە خەندەقمان لێدا لە بینیانە بۆ ئەوەی کە کەرکووک پارێز لە تەقینەوەکان چونکە گومان هەبوو لە ناو ئەو فرقەی دوانزەیەوە سیارە بەخەکان واش دەرکەوت چکە ئینیاریان کرد لەوێەوە دێتە ناو کەرکووکەوە لەبەرەوە هەڵسان بە لێدانی خەندەقێک ئەوەشان بایکۆت کرد لەوەشە هەردوو لایەنەکە چوونە دەرەوە و هەر ئەو ئەندامانە بوون
تەمان هەمویان نا چەندێک کەسێکیان بایکۆتیان نەکردمانەوە لەگەڵمانە بەڵام چوونە دەرەوەیەوە وە لە کاتێکا کە ئێتیهاممانەکەن بە هەموو مەسائلێک یەکێک لەوانە کاک بێکی لەندامێکی مەکتتەبی سیاسی لە کەناڵی NRT لەم شەوانەیە بە یەکەوە بووین باسی ئەوەی کرد کە ئێگوای ئێمە داعشمانێ ناوە حەشدی شعبیمانێ ناوە لە کاتێکا کە خۆی تورکمانە و حەشدی شعبی لە کەرکووک ئەتوانی بڵێن 100% نەتەوەی تورکمان پێک دێ لەسەر داوای تورکمان هاتوونە تێرە بەس ئەو دەڵێ ئێوەیە ناوتان و ئێمە پرسان بێتە ئەجندای دەرەکیە وا بەتەکین پێم وایە خلافێک هەیە لە بینیانە خلافەکە سیاسیە دەرەکیە زۆر جار هەیە زۆر هەندێک بڕیارم پێدا لە دەست خۆیانانی باشە ئەجا ئەو مۆزوعانە لەبەرەوە گرانە تۆ قەنەعات بە یەکێ بکەی دەسەڵات لە دەست خۆیان نەبێ چونکە من ئەڵێم بەڵگەمان لایە بەڵگەی نووسرا و واژووکرا و لای خۆیان لە واژۆکە پەشیمان بۆتەوە دوای ئەوەی پێیان تۆ نابێەوە بکەیت یعنی واژووی کردو لەگەڵ ئێمەیە بۆ بەرژەوەندێک بۆ ڕەنگە هینەتەوەکەی خۆشی تیا بووە بەڵام لەبەر ئەوەی ئەجندا دەرەجێکە دەرەنجەکە شەر نییە لە دەوڵەت ئەقلیمیەکانەوە بێ ڕەنگە لە حیزبەکەی و بێ لە بەغدا پێیکتو ئەوە مەکە هەرساوە پەشیمان بۆتەوە باشجا لەبەرەوە ناکرێت باسی تورکمان دەکەی بەڵام عەرەبە سونەکان عەرەبیش عینشتی هەیە با عەرەبی سونەش عینشتی هەیە خەڵکیان هەیە لەگەڵمانە تەوقیعی کردو بۆ هەندێشتی گرنگ بۆ حەویجە بەس دوایی کە هین بۆ چۆتە دەرەوە لە بەغداوە تەلەفۆنیشی بۆ کراوە واژۆکەی سەحب کردێتەوە کاک محەممەد ئاگادار ئەوانەمان هەموو بە دۆکیمنت لایە جا لەبەرەوە قورسە لەگەڵ ئەمانەیە هین بکەیت کە ڕێی لە دەست خۆیانانیە ئەمە ڕەنگە هەندێکیان مەسلحەتیان هەیە لە بەرەوەمە لە بەردەمی هەڵبژاردنین هەندێک مزایدات بکەن کە دوورە لە ڕاستیەوە مەسەر یەکێک لەوانە مەسەن کاگە سە ساڵەیی کە سەرۆکی بەرەی تورکمانیا خۆی چاکەزانێ کاتێک کە پەلەماری بەشیردرا ئەو ڕژەی پەلەماری بەشیردراوە 28 پێشمەرگە شەهید و ئەسیر بوون لە بەشیر گیراوە بە هێزێکی گەورەوە داعش پەلەماری بەشیریدا هێزی پێشمەرگە بوو چوون تازە و منتەقەی بەشیر و ئەوەی کە دەربازیش بوو دەربازیان کردن کاک ئەرشەد خۆی لەوێ بوو هێزێک شیە نابوو لەگە خۆیان بۆ شەڕەکە پێشمەرگە بوون دیفاعین لە کەرکووک و نیان هێژە و داعش بێتە ناو کەرکووکە و کەرکووک بە دەردی مووس و شارەکانی کە بەرێ کەچی هەرو کاک ئەرشەدا ئەڵێ ئەبێ ئەم پێشمەرگەیە بڕاتە دەرەوە هێزیکە عێراقی بێکم علم خۆی شایەدە کە جێشی عێراقی وەک گوتی لە تاقێکە لە چەند ساعاتێکە ئینیاری کرد نتوانانی پارێزگای کەرکووک باش ئەگەر بەرژەوەندی کەرکووک بێ و ئەجندەی دەرەشی نەبێ کاک ئەرشەد بۆ ئەم تەسلیحەتدا بڕێ ئەبێ پێشمەرگە بچێتە دەرەوە جێشی عێراقی جارێشکە بێتەوە زۆر باشە بەڕێز محەممەد پرسێک کە بە بەراورد لەگەڵ دیاریکردنی شوناسی پارێزگای کەرکووک و گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان بێگومان قورسترە لەوەی تەنیا ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکان لە تەنیشت ئاڵای عراقی بەرز بکرێتەوە ئەگەر کورد لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا و لە ئێستاشدا نەیتوانی بێ قەناعەت بە پێکهاتەی عەرەب بە تورکمانەکان ئەوانەی دژی ئەو بڕیارن لە ئێستادا بهێنێ بۆ مەسەلە چارەن و ساسەکان بۆ مەسلەی ڕیفراندۆم چۆن دەتوانێت لەگەڵ یان سازش بکە و قەناعەتیان بۆ دروست بکە زانی کاکە من وەزعی کەرکووک ڕەنگە لەگەڵ شارەکانی تر زۆر جیاواز بێ کەرکووک مەوزوعێکی ئەتوانم بڵێم دەستی نێودەوڵەتی تێدایە مۆزوعێکی سیاسی قورسە مۆزوعی کەرکووک هەر خۆی ئەسڵان کۆمپلێکسە وەزعی کەرکووک بۆیە لێرە تۆ ئەگەر بە بەراورد بکەین لەگەڵ وەزعی پێکاتەکانی تر لە کەرکووک وەزعی برا تورکمانەکان و برا عەرەبەکان لەگەڵ کوردایە من ئەتوانم بڵێم لە 170 جیاوازە ئێستا باشتر بووە ئەوەی کە هەنگاوی باشمان ناوە تەعاملی باشش کراوە لەگەڵ ئەم کەیسە شایە تۆ سەیری ئیعلام مەکە من تەسەور ئەوەی کە من دانیشتومە لەگەڵ برا تورکمانەکان لە خلالی ئەم دوو سێ ڕۆژەی کە ئەم کەیسە هاتە پێشەوە لە خلالی ئەم چەند ڕۆژە ئەوەی من بینیم ئەوان دژی ئاڵای کوردستان نین ئەوان ناڵێن ئێمە دژی ئاڵای کوردستانی ئەوان ڕەنگە بڵێن وەکو بەرپرسانی بەغا زۆر جار ئەم کەلیمەیە ئەڵێن کاتی نییە بەرپرسانی عێراق ئەمە طبیعەتیانە لە 1920ەوە تاوەکو ئەم دقەی ئێمە تیاژین لە تەجیلێکەوە بۆ تەجیلێک کارڕۆن یعنی باوەڕیان بە تەجیلە تەجیل ئەزمە قورسترە کاتەوە تۆ ئەزمەیەک ئەمڕۆ هاتە
لەگەڵ ئەم هەموو ئەزمەی کە لە 1920ەوە تا ئەمڕۆ هەتا ماناوێ ڕۆژ بە ڕۆژ ئەزمەکان دێت و بە تەسەوری ئێمە ئیستیجابەی عێراق لەگەڵ ئەمە نییە بەڵام ئیستیجابەی پێکاتەکانی کەرکووک زۆر جیاوازە بە دیدی من ئەوە دیدی منە خوێندنەوەی منە من لە دانیشتنم لەگەڵ برا تورکمانەکان و عەرەبەکان ئەوان ئەسڵەن ئیستێفزاز نین بە ئاڵای کوردستان ئەسڵەن دژنین بە ئاڵای کوردستان بەڵام ئەوان ڕەنگە داوای ئەوەیان کرد بێ بۆ ئەوەی ئەوانش وەکو ئاماژەی پێکرا لەلایەن کاکە ئەحمەدەوە ڕەنگە خەڵکانێک کە بێ بە شێوەیەک لە شێوەکان دەغدغەی عەواتفیان بکات ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان بیان جوولێنێت بۆ مەبەستێکی تایبەتی لایەنێک جیهەتێک ئەمە جانبێکیان جانبی دووەم ئەوەی باست کرد مۆزوعی کەرکووک شارێکی کوردستانیە و کوردستانیش هێشتا لەگەڵ عێراق جیان نەبووەتەوە خۆ بەشێکە لە عێراق کەواتە شەئنێکی عێراقیە بەڵام سعد حەدیسی گوتەبێژی حکوومەتی عێراق دەڵێ هەرێمی کوردستان دەتوانێت بەس لە چوارچەوە ئەو سێ پارێزگایە بڕیار دەربکە و کاری خۆی بکەر ناکرێت پارێزگای کەرکووک بە هیچ شێوەیەک لەلایەن هەولێرەوە بڕیاری بۆ ئەگەر سعد حەدیسی بیتوانایەکەی 340 بۆ 2007 یەکلای بکرداتەوە ڕێفراندۆم بکرایە و بە بەرژەوەندی لایەکەی تر بکەوتایە بەڵێ کوردستان حەقی نەبوو مادام عێراق خۆی ئامادەگی تێدا نەبوو مادەی 140 جێبەجێکات کەواتە نیزاعێکەیە لە بینی هەرێم و بەغا لەسەر چی لەسەر ئەم ناوچانە ئەم نیزاعە ئەمەڵێهی منە ئەو شەڵێهی منە و ئەو ئامادە نیە یەکلای کاتەوە کەواتە چەند حەقی بەغا بەسەرەوەی ئەوەندەش حەقی هەرێمی بەسەر زۆر باشە دێمەوە لای تۆ بەڕێستێ من دەگوترێ ئێستا عێراق بە تایبەت سوپای عێراق حەشدی شعبی هەمویان سەرقاڵی شەڕی مووسڵن و زۆر گرنگی و بایەخ بە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان نادەن لە ئەگەرێکدا ئەگەر شەڕی مووسڵ تەواو بوو هێزی پێشمەرگەی کوردستان بەو پێیەی کە ئێستا ئەرکی زێدەتر بووە و بە شەرعی لە دام و دەستگاکان ئاڵای کوردستان بەرز بۆتەوە و ئەرکی پاراستنی لە پێشوودا زیاتر بەرفراوە بووە دەتوانێت بەرگری لە کوردستان لە پارێزگای کەرکووک و ئەو ناوچانە بکە ئێمە ئیشەڵا تەمەنای ئەوە ناکەین شەڕ بێت و تەمەنامانش نەکردووە بەڵام ئەوەش بزانە جەنابەت بۆ هەموو لە بەبەرچاوی هەموو خەڵکی کوردستان و عێراقشەوە ئەو سوپایە هەر ئەو سوپایەیە کە نەیتوانی بەرگەی داعشێک بگرێ کە لە چەند کەسێک هاتبوون بۆ مووسڵ و نزیکەی 4-5 محافەزە ئەگەر هێزی هاوپەیمانان نەبووایە لەوانەیە نیانتوانایە ئەو شوێنانەش بگرنەوە یاخود ئەوە دەبینین زەرەرەکانیشیان چەنە بەڵام هێزی پێشمەرگە ئەو هێزەیە کە توانی ببێتە قەلغان و بەرگری بکات لەو شوێنانەی کە ئەوان لە دەستیاندا بوو بەڵام نابێ ئەومان لەبیر بچێ بەڕێسێ من سوپای عێراق ئەو سوپایە نیە چەند ساڵ بەر لێ ئێستا لەلایەن ئەمریکا و چەک و تەقەمەنی پێدەدرێ و زیاتر لە 6,000 چەکداری هەیە کە سەر بە حەشدی شعبی ئەگەر ئیجازە بدەین ڕاستە ئێمە لەوانەیە هێزێکی عەشایری وەکو بڵێن ناتوانین بڵێن لە عەشائیرەکەی حەشدی شعبی دروست کرد و هێنای ئێستا بەرگری پێیەکە بەڵام هەر ئەو هێزە هەر ئەو حەشدەش کە ئێمە ئاگامان لێبوو لەناو ئەو سوپای عێراقیە بوو کە ڕای کردو لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ 4 محافەزەی چۆڵ کرد هەر ئەوانن کە بوون بە حەشدی شعبی لەبەرەوەی ئێمە تێکەڵی مەنتەقەکان بین ئێمە لە دیالە من خۆم لە دیالە بوومە پێش ئەوەی بێمە کەرکووک هەمان بڵێن خانەقین و ئەو منتیقەیەش هەمان کێشیان هەبووە و ئەو کەسانش کە لە سوپای عێراقا دەرئەچوون ئەچوونە ناو حەشدی شعبی و هەر ئەوانن ماونەتەوە ئەتوانم بە ناو بدەمێ ناوەکانیش مەوجودن و هەر ئەو هێزەشن بەڵام ڕاستە تەجیز کراون ئەو کاتەش هەر ئەمریکا تەجیزانی کردبوو بەڵام ئێستا تۆ بە حەقێکی شەرعی کە مەجلسی محافەزەی کەرکووک نوێنەری کەرکووکە لەلایەن خەڵکی کەرکووکەوە هەڵبژێراوە نابێ ئەوان وەکو پرسیارەکە لە جەنابی کاک محەممەد کەمال کرد بۆ بدەن بڵێن هەرێم تەدەخولەکە بەڵام نوێنەری خەڵکی کەرکووک دەنگی داوە لە کەرکووک ئاڵای کوردستان هەڵبکرێ و ئەوەش لەبیر نەچێ
لە 2012ەوە کە داعش هاتووە تاوەکو ئێستا سەنگەرەکان ئاڵای کوردستان پاراستوێتی زۆر باشە هیچ ئاڵایەکی تریتیانەوە زۆر باشە بێگومان قسەی زیاتری لەسەر دەکەین بەڵام هاوکارانم پێم دەڵێن ئێستا دەبێت بچنە ناو بڕێک و دواتر دەگەڕێینەوە لات. نێران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ گفتوگۆی ئەمڕۆکەمان تایبەتە بە پەسەندکردنی پێشنیازی پارێزگاری کەرکووک بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکانی پارێزگای کەرکووک دام و دەستگا فەرمیەکان. بەڕێز ئەحمەد عەسکەری بۆچی ئەو بڕیارە ینی لە ئێستادا درا لە کاتێکدا زۆر کەس باز دەوە دەکات تەمەنی ئەنجومەنی پارێزگایی کەرکووک ینی شەرعی نەماوە تەمەنێکی زۆرە و ینی تەنانەت ئەگەر هەر ئەنجومەنێک تەمەنی شەرعی خۆی لە دەستدا بێت بڕیارەکانیشی ناشەرعی دەبێت. بۆچی ئێستا ئێوە بۆ بڕیارەتاندا بۆچی ئەو کاتەی کە ئێوە بە فەرمی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوون وە تەمەنی دەستەڵاتتان هەبوو بۆچی ئەو کات نەتاندا ئەمەکە بڕیارێکە دێت لە کاتێک کا بێ سەری بارودۆخەکە بکەیت لە چ بارودۆخێکا بووە ئەو بڕیارانە ئەو ساکە بۆچی نەمانداوە بارودۆخێکە بۆ لە عێراقا هێزی هاوپەیمانەکان لێرە بوون مراعاتی زۆر شت کراوە کۆمەڵێ بەڵێن دراوە کە ئێمە چاوەڕێی وەک کاک محەممەد گوتی حکوومەتی ئەو ساکەی بەڕێز جعفەری خاریتی طریقی لە بەردەما بوو بەشبەشی کرد تامانجی سێ مەسلەی ئاساییکردنەوە کە تامانجی حەوت مەسلەی حساکە تامانجی یانزەش مەسلەی ئیسیفتاکاکە ئەمە نەخشە ڕێگای ئەو وەزارەتە بۆ سەردەما مە چاوەڕێمان کردووە دەوان کۆمەڵێک مەسائلی کە هاتوۆتە پێشەوە کە ویستمانە هەنگاوی بۆ بنین ئەوان شتێک هاتوۆتە پێشەوە کە نێشتۆ بکرێ جا شتەکە ناوخۆیی خۆمان بووە یان وەزعی دەوروبەرمان بووە یان وەزع ئەقلیمەکە بووە ئەوانە هەمووی مۆزوع بوون کە ئەو ساکە ئەو مەسایلانە نەکراوە. دووەم تۆ کە شتێکەکە بێ جێبەجێ بکرێ ڕەنگە ئەو ساکە ئێمە قەرارەمە بدایە بە جۆرێکیکە معاملیان لەگەڵا بکردینە. عێراقی ئەمڕۆ عێراقی پێش هاتی داعش نییە عێراقی 2005 نییە ئەو کاتە نییە کە هێزەکانی هاوپەیمانان لێرە بوون. ئێستا عێراق بە فعلی تەقسیم بووە ئەمە خۆمانە خەڵەتین بڵین تەقسیم لەبوو چکە سێ هێزی جیاواز حکمێکە ئەمە جێشی عێراق کە نەما حەرجی شعبی لە منطقەکانی ئەوەی کە پێگەڵێن شیعانشین پاراستی هێزی پێشمەرگەی کوردستان ئەم ناوچە دابڕانە و هەرێمی کوردستانی پاراست هێزێکی کە لەوە بوو ناوی داعش بوو کە ئێستاش ماوە پاش ماوەکەی ینی تەقسیم بووە تۆ بتەوێ نەتەوێ کەواتە دەوڵەتی عێراقی ئێستا لە حاڵەتی شکێکایە ئێمە چاوەڕێمان کرد تا ئەم وەزع هاتووە لەم دوای داعش چییە ئەگەر ئێمە دڵنیاین ماوەی ساڵێکێکە ماوەی 4 مانجێکە حکوومەتی ئیتیحادی ئەم کێشانەمان بۆ حەلەکە ئەمە چاوەڕێک باشە. پارێزگاری کەرکووک سەردانی واشنگتۆنی کرد دوای گەڕانەوەی لە واشنگتۆن ڕاستەوخۆ پێشنیازەیدا بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە پەیوەندیدارە بە هەڵوێستێکی واشنگتۆن شتی وام نەبیستووە بەڵام پێم وایە ئەوە داواکارێکی لایەنی کەرکووچی بۆ بە دەرەجە یەکەم کوردی بۆ بە دەرەجەی دووەم ئەنجا ئەوساکە دێتە سەر شخصی خۆی کە خۆی بە ئەو مەسئولی جێبەجێکاری یەکەمە لەم پارێزگایە بە پێی ئەوەی ئەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردووە حەقی خۆیەتی داوا بکە ئەو دەسەڵاتانەی کە لە بەغدا زەوتی کردووە کاک محەممەد ئاماژەی بە شتێکی زۆر گرنگ کرد کە تا ئێستا ئەو حکوومەتی بەغدا کە لا مەرکزیەتی ڕاگەیاندووە دەسەڵاتی هەشت وەزارەت بدا بە پارێزگاکانی تر تا ئێستا بۆ کەرکووک بە ئامادنیە بیدا ئێمەم لە بەردەمی ئەوە شاین ئەمە دەبایە پێکاتەکانی کەرکووک ئەو لایەنانی کە بەرهەڵەسی ئێماکە لە مۆزای بەهاتنایە یەکدەنگ بوونایە لەسەر ئەوەی کە ئێمە ئەو دەسەڵاتانەمانەوێ دەسەڵات خۆجیەکان کە ئەوە خزمەتی خەڵکی کەرکووکەکە ئەو عەرقلانی کە وەزارەتەکانی حکوومەتی اتحادی بۆ کەرکووکیان دروست کردووە بەلا مەرکزیەت نامێنێ جا دوای ئەوەی کە جەنابی پارێزگا و ئێمە شەمومان لەگەڵیا هەستمان بەوە کرد کە لە بەغداوە کۆمەڵێک مەسائل هەیە کەرکووک پراوێز خراوە مەسائلەکان زۆرن بەرنامەکەی تۆ ڕێگە نادا مۆت بژمێرم لە چەند حاڵەتە لە چەند شتی زۆر گرنگە تەنانەت بۆ سلفەی مقاولەکان لە هەموو پارێزگەکانی عێراق داوای ئەوە کرێت کە ئەوان چەشیان پێ بدرێ وەکو زمانێک بیان درێتی خطاب زمان بدرێت کەەوە دەبێتە پشتگیرێ بۆ مقاول بۆ قەرزی مقاولەکان کەرکووکیان لێ مەحروم کرد. ئێمە 2000 ملیار دینارمان زیاتر لە 2000 ملیار دینار
شایستەدارایەکانمان لە بەغدا حەجز کراوە لە 2013 و 14 و 15 و 16 ئەم دوسێ مانگەش تا ئێستا دینارێکی بۆ نەناردوین لەگەڵ ئەوە ئێمە لەگە هەرێمی کوردستانە مانجی 10 ملیۆن دلار وەرەگرین لە پترۆ دۆلاری کەرکووک کەواتە ئێمە ئەم ڕەبتەمان لەگەڵ بەغدایە ئەمڕۆ لەگەڵ دوێنەیە زۆر زۆر فەرقی هەیە ڕەنگە ئێمە داوای حەق مافی خۆمان بکەین مافی خوراومانێ وەک نوێنەرانی خەڵکی کەرکووک لەکوێیە حەقمانە ئەو ڕۆژەی نوێنرایەتیان نەکەین و خەڵکی کەرکووکی حەقێتی ئێمەش داوامان وایە بە زووترین کات ئەنجومەنێکیکە بۆ کەرکووک هەڵبژێرنەوە ئەوەش یەکێکە لە پێشێرکردنی مافی کەرکووچەکان کە ناهێت لە هەڵبژاردنەکە. زۆر باشە بەڕێز محەممەد پێ دوایە دەرچوونی ئەم بڕیارە پەسەندکردنی ئەم بڕیارە لە ئەنجمەنی پارێزگای کەرکووک دواتر بۆ ئیدارەی پارێزگای کەرکووک سەر ئێشەی تێدا نەکەوێتەوە لە کاتێکدا کەمێک بەر لە ئێستا ئوسامە نوزەیفی لێدوانی هەبوو دژی پەسەندکردنی ئەو بڕیارە بوو سعدی حەدیسی لە بەغدا بە ناوی حکوومەت کوتلەی مالکی دەوڵەتی قانون لە پەرلەمانی عێراق کوتلەکانی شیعە بەشێکیان سونەکە پێ دوایە سەر ئێشەی لێ نەکەوێت پێشەوەی وەڵامت دەمەوە لەسەر شەرعیەت و ناشەرعیەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا ئەو ڕۆژەی هەڵبژاردن نەکرێ شەرعیەتی هەیە و هەڵبژاردن نەکراوە بەغدا سەبەبی ڕئیسی و هەندێکش لە پێکاتەکان مادەی 23یان هێناوەکو ئاستەنگێک لە پێش هەڵبژاردنەکان بەندە مادەی 23م ئلغا کردەوە کە هاتن بە شێوەی ئلغاکردنەوەکەش ئەتوانم بڵێم تۆزێک فێڵیان تیا کردو و فەقەرەی ئێمە من تەعنم لە مادەکە لە هەمووی کردووە فەقرەی یەکەم و دووەمیان ئلغا کردەوە بۆیە بوونی ئێمە تا ئەو ڕۆژەی انتخاباتەکرێ شەرعیە و کەس ناتوانێت پێمان بڵێ شەرعینین ئەمە جانبێکیان جانبی ئەوەی ئارێشە و سەرێشە دروستەکات بۆ دەسەڵاتی ئیداری کەرکووک دەسەڵاتی ئیداری کەرکووک هەمیشە سەرێشە و ئارێشەی بۆ دروست بووە ئەمڕۆ نییە بەبێ ئەمەش سەرێشەی بۆ دروست بووە کۆمەڵێ گرفت بۆ ئێمە دروستە بێت لەلایەن بەغاوە بۆ نمونە تاوەکو ئێستا ئێمە چەندین جار داوامان کردووە ئیحسا بکرێت سەرژمێری بکرێت کۆمەڵێ مەسائلی تر هەیە لە کەرکووک معلق ماوەتەوە مەسیری خەڵک معلق ماوەتەوە مەوزوعی زەوی و زاری خەڵک کە ئەمە بژێوی و قوتی خەڵکە تا ئێستاشی لەگەڵا بێ معلق ماوەتەوە و بەغدا ئامادە نییەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراقش زۆرینەی ئەنجومەنەکە معلومە بەدەستی کێوەیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمانە هەمووی ئاستەنگ بوونە لە بەردەم ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمانە بۆیە ئێمە گرفتمان زۆرە و ئەمانیش گرفت لە دوای گرفت دروست دەکەن من جارێککە ئەگەڕێمەوە ئەمان بەغدا و بەرپرسان لە بەغا لەگەڵ ئەوە نین کێشەکان چارەسەرکەن من ئەوەی بجەنابەت باسیەکە من تەسریحەکانی نوجەیفی و تەسریحەکانی سعد حەدیسی و تەسریحەکانی دەوڵەتی قانونم بینی و پێشتریش دەوڵەتی قانون بوو کە بژێوی کوردستانی قەتع کرد بەڵام ئەگەر دەبوایە ئەوانەی کە قوت و بژێوی کوردستانیان بڕی دەبایە بدرێنە دادگای فدرالی بەڵام دادگای فدرالی لەبەرەوەی معلومە لە دەستی کێ و کێ تەحەکومی پێکە ئەو نەدرایە دادگای فدرالی ئەگینا لە دنیایان نییە تۆ سێ پارێزگا محروم بکەیت و عقوبەی جەماعی بدەیت ئەگەر بەرپرسان لە هەرێمی کوردستان تاوانبارن جەماوەری بەسیط و سڤیلی دانیشتوانی خەڵکی کوردستان کاڵێم تاوانبارن بە نەزەری دەوڵەتی قانون و مالیکی کە بژێوی و قەتعی قوتی خەڵکی کوردستانی کرد تۆ تەسەورەکەی ئەو قوتی خەڵکی کوردستان ببڕێت تەسەورەکەی دەستخۆشی لە هەڵکردنی ئاڵای کوردستان بکە کە من ئەمڕۆ هەنگاو بوونەوە من دڵنیاتەکەم دەستخۆشی ناکە دەستخۆشی ناکە بەڵام دەتوانێت لە دادگای فیدرالی عێراق بڕیارەکە هەڵوەشێنێتەوە بڕیارەکە ناتوانێت هەڵوەشێنێتەوە چونکە بڕیارەکە خەڵکی کەرکووک داوێتی و ئەم کەیسەش متعلقە بە خەڵکی کەرکووک و متعلق نییە بە شوێنێکی ترەوە بەڵام دەڵی ناتوانێت ئەوە دادگا بڕیار دەدات دادگا بڕیارەدات دادگا مسەیەسە ئەمڕۆ لە عێراقایە کەواتە
ینی ئێوە پابندی بڕیاری دادگاش نابن ئەگەر ئێمە ئەڵێن ئینسافە بێ بەکار بێت ئەگەر ئینساف بەکارنێنن ئێمە بە پێی دەستور تەعاملەکەین لە یەک بەندی دەستوریم بۆ دەرکە کە باسی ئەوە بکات هەڵکردنی ئاڵای کوردستان دەستوری عێراقی کورد و هەرێمی کوردستان و بەغای شەریک کردوەتەوە لە کەرکووک و هەموو ناوچەدار بڕاوەکانیش تاوەکو کەیسەکە یەک لابێت بەڕێسێ من دواتر دەگەڕێمەوە لای تۆ بەڕێز ئەحمەد عەسکەری یعنی ئەوەندەی لە قسەکانی ئێوە جێبز ببم ینی تێی گەیشت بم ئەوەیە کە بۆ لە مەودووە شەرعیەت دەبێتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئایا تەنیا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارێکی چارەنووساز لەم شێوەیە دەدا یاخود ئەگەر هەیە لە داهاتووشدا بۆ کۆمەڵێک پرسی گرنگی دیکەی پارێزگای کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیار بدە بێگومان بە ئەگەر بێنێت سەر ئەو یاسا تازەی کە دانراوە بۆ لامەرکزیەت لە عێراقا پێڕەوە کرێ پارێزگاکانی کە پێیان درراوە هەشت وەزارەت دەسەڵاتی درێ بە پارێزگا لەوانە وەزارەتی مالیەیە لەوانە وەزارەتی بەلەدیاتە وەزارەتی تەندروستیە وەزارەتی زراعەیە وەزارەتی پەروەردەیە ئەم وەزارەتانە گرنگەیان تقریبان ئەتوانین برین ئەمە ١٨ خزمەتگوزاریان شارەکان ئەکەوێتە دەست پارێزگا و ئەنجومەنەکەی بۆ هەموو بڕیارێک جەنابی پارێزگا پێویستی بە ئەنجومەنە بێتەوە بڕیارەکەی بۆ بدا چکە ئەو ژنەکانی هەیە سەلاحەتەکەی هەیە بەس دەبێت ئەنجومەنی پارێزگا لەگەڵیا بڕیارەکەی بۆ بدا ئەمە یەکێک بۆ لەو بڕیارانە ڕەنگە سبنێ داوای ئەوە بکە مەسەرن پەیڕەوی دەسەڵاتەکانی ئەو هەشت وەزارەتە بکە ئەگەر بەغداژ نەیدا چکە بۆ پارێزگاکانی کە هەیە بۆچی بۆ کەرکووک نەبێت بەڵام بۆ هەڵبژاردن چی ینی بۆ هەڵبژاردننی عینەشت لە دەستوری عێراقیە کە باسی ڕفراندۆمەکە لە مادی ١40 ناڵێشێ بیکە باسی کردناکە چلایەکۆ بیکە حکوومەتی عێراقی بیکە حکوومەتی یاریمی کوردستان بیکە نەتۆ یەگرتوەکان بیکە ئەنجومەنی کەرکووک بیکە تهدید نەکراوە ئێوە بەرەوە ناڕۆن مرکزیەت لە پارێزگای کەرکووک دامەرکزیەت کە دراوە پارێزگاکانی کە ئێمە شقی خۆمان لە کەرکووکا پێڕۆیت بەڵام ئەوەی لە کەرکووک هەز دەکەم ینی جیاواز بێ لەگەڵ تەواوی پارێزگاکانی دیکە تاوەکو ئێستا لە هیچ پارێزگایەک ئەنجومەنی پارێزگاکە بڕیاری لەم شێوەیە ئەخر بڕیاری نەداوە پێم وایە کەم تەرخەم بووە ئەو پێکاتی ئەمڕۆکە لە کەرکووکە هەیە زیاتر لە مووسڵا هەیە ئەو پێکاتەیە کە ئێستا ئەمڕۆکە لە کەرکووکە هەیە لە سەلاحەدین هەیە ئەو پێکاتەیە کە ئێستا لە کەرکووکە هەیە لە دیالە هەیە بەس چونکە لەوانە نەتەوەی عەرەب باڵا دەسا قەرارەکان لە دەست ئەوانە دەرچێت نە مەجلیسی محافەزەکەیان دواخەن نە شایستەکانیان دواخەن نە پێویستیەکانیان دواکەوێت ئەوەی دواکەوێت تەنیا لەبەر کەرکووکە لەبەر ئەوەی کەرکووک زۆرینەی لە دەستی پێکاتەی عەرەبان نییە ئەمە بەیتی قەسیدی شەکەی باشە بەڕێز مەحەممەد تورکمانەکان داوایان دەکرد کە پرۆژەی پەسەندکردنەکە بۆ کاتێکی دیکە دوا بخرێ هەفتەیەک چەند هەفتەیەک دوا بخرێ باشتر نەبوو دواخرا بە عەلەل ئەقەل ینی ئەوەی کە بەلامەوە گرنگبی ڕفراندۆمێک لە تورکیا بەڕێوە دەچێت و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک بتانێ و نەتانێت بۆ هاوپەیمانی هەرێمی کوردستان کە لە ڕووی ئابوووریە و ڕێکەوتنی هەیە خراپی لێ بکەوێتەوە من نایبەستمەوە بە ڕێفراندۆ ئەو ڕێفراندۆمەی کە لە تورکیا بەستێت کەەوە شانێکی دەوڵەتی تورکایە ئێمە ڕێزمان بۆ هەیە و دراوسێمانە بەڵام من ئەڵێم داوای برا تورکمانەکانمان طبیعی وەریەگرم من حەق بوو تعاملی لەگەڵ بکرێت ئێمە هەرچەندە هەوڵیشماندا تعاملیشمان کرد بەڵام من ئەڵێم گرفت نەبوو ئەگەر زیاتر بەدەمیانەوە بڕۆیشتای بۆچی فەرموو لە هیچ شتێکی فەرمیان برا تورکمانەکە داوای هینیان نەکردو دواخستیان نەکردووە ئەوەی کە دراوە بە ئێمە بەڕسمی کاک محەممەد ئاگادارە بۆ لیستی برایەتی دوێنێ کە هاتووە سەعادیەشی پاژنیوە ڕۆبووە لە کۆبوونەوە دەرچوون بۆ ئێمەیان نردووە ئەڵێن نابێ بکرێ کەواتە ئەوان نیەتی سەرەکیان نەکردن زۆر باشە کاتم تەواو بووە ببوورە بەڕێسێ من ینی ناڕزایی هەیە کێشمە سیاسی هەیە پێویست دەکات سنوورەکان تون و تۆڵ بن سنوورەکان تون و تۆڵن لە بەرامبەر هەر هەڕەشەی بۆ سەر پارێزگای کەرکووک چۆن پارێزرا بوو تونند و تۆڵ بوو لە 2012 لە پاش نەمانی سوپای عێراقی هێزی پێشمەرگە گرتوێتی بەر ئێستش هەروە گرتوێتێ بەر و پارێزرا و باشتری شێبێ
بەڕێز هێمن حەسەن جێگری فەرماندەی لیواییەکی وەزارەتی پێشمەرگەی کوردستان زۆر سوپاست دەکەین. بەڕێز محەممەد کەمال لە دەستەی سەرۆکایەتی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سوپاست دەکەین. بەڕێز ئەحمەد عەسکەری لە دەستەی سەرۆکایەتی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان کە کاتی خۆتان بە ئێمەدا. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوو.